6 مانگ پێش یەکەم غەسلی گورچیلەی سەردانی پزیشکی نەشتەرگەری بۆریەکانی خوێن بکات بۆ ئەوەی باشترین ڕێگە چارەی بۆ هەڵبژێرێت بۆ ئەنجامدانی غەسلی گورچیلەکەی. لە جیهاندا نەشتەرگەری بەستنەوەی خوێنهێنەر و خوێنبەرەکان بەیەکەوە بە باشترین ڕێگەدا دەنرێت بۆ ئەنجامدانی غەسلی گورچیلە. ئەم نەشتەرگەریە بە بەنجی مۆزوعی ئەنجام دەدرێت بۆ چارەخوازان کە تێیدا دەتوانن بۆ چەند ساڵێک بەکاری بهێنن بۆ ئەنجامدانی غەسلەکەیان. دانانی سۆندا لە خوێنهێنەرەکاندا بۆ غەسلی گورچیلە بە ڕێگەیەکی تردا دەنرێت بۆ ئەنجامدانی ئەم کارە. لە کاتێکدا چارەخوازەکە خوێنهێنەرەکانی قۆڵی نەتوانێت بەکار بهێنێت بۆ ئەنجامدانی نەشتەرگەری، پێویستە کات سۆندە بخرێتە خوێنهێنەرە قوڵەکانیەوە. ئەم سۆندەیەش دوو جۆری هەیە، کاتی و دایمی. کاتێکە بۆ حاڵەتە کتوپڕەکاندا دەنرێت و دایمیەکە بۆ ئەو نەخۆشانەیە کە هەر دەبێت بەردەوام بن لە غەسلی گورچیلە. لە کاتێکدا بڕیار درا کە نەشتەرگەری ئەنجام بدرێت بۆ چارەخوازەکە، دەبێت بڕیاری ئەوەش بدەین کە ئایا خوێنهێنەرەکانی نەخۆشەکە خۆی بەکار دەهێنرێت یاخود خوێنهێنەری دەستکرد دەبێت بەکار بهێنین. بۆ ئەو چارەخوازانەی کە دەبێت غەسلی گورچیلە ئەنجام بدەن، دەتوانن سەردانی کلینیکی نەشتەرگەری بۆریەکانی خوێن بکەن بۆ ئەوەی باشترین و ئاسانترین ڕێگا هەڵبژێردرێت بۆ ئەنجامدانی غەسلی گورچیلەکەیان.